بەڵایەکی گەورەیە تاقیکردنەوەیکی گەورەیە بۆ ئەو خزمانە بەسەریان هاتووە 15-16 کەسیان زایە بوون لەم ڕووداوەدا پێشێ لە خوای پەروەردگار داواکارم سێبوری دڵ و دەرونیامدا و ئەوانیشی بە شەهید حساب کرد بێت چونکە لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلى الله عليه وسلم دەفەرمێ صاحب الهدم کەسێک کە بینای بەسەردا دەڕوخیان چای بەسەردا دەڕوخێ ئەوەش هەر شەهیدەوە شەهیدی قیامەتی ئومێدم وایە ئەوانە هەمووی ئەهلی ئیمان بوون خوا بە شەهیدی وەرگربن وەخوا سێبوری ئارایم بەسەر دڵ و دەرونی کەس هەموو لایەکیان دابڕێژێ وەخوا تەوفیقی ئێمەش بدا کە بۆ هەمیشە ئاوا پێکەوە بین لە شین و شایەکاندا لە بۆنەکاندا لە مناسبەتەکاندا بۆ ڕوبەڕوونەوەی گرفت و کێشەکان بەیەکەوە بین بە تەکید هەر کۆمەلگایەک بەیەکەوە بێ تۆکمە بێ تونند و تۆڵ بێ بەسەر گرفتەکانیدا زاڵ دەبێ وەخوا بەرەکەت دەخاتە ئیش و کاریەوە ومێدم وایە کە سیاسەکان عیبرەت لە شتێکی ئاوەربگرن فیعلەن ئەمە پێمان خۆشە کە بە گشتی خەڵک هاتووە و دڵیان دەداتەوە ئێمەش هاتین خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقماندا مسڵمانانە بژین و بە ئیمانەوە بڕۆین و سەربەزانە بچین و خزمەتخوا و سێبوریە و دڵ و دەرون و خزمانەش بدەن.